چه گوتی گوتی بانگ دەکورە ها تەماشا ئەو مندارەی لاکەوتێ لاکەوت چه گوتی گوتی بانگ دەکورە ها تەماشا ئەو مندارەی لاکەوتێ لاکەوت بڕۆ تەماشا ناشینەرێ وڵا با بانگدا سەلامەتدا مندارە فەقیری وڵا سەوتەکی هەن خۆشیە بوو نەبیتەوە ڕەحمە لە بابە دەلێگەرە با بانگدا سەوت خۆشی ئەوجە کووە هەرچی بێتن و بانگدا وەڵام سەوتم خۆشە کاکەیرە مزگەفتە مزگەفت کاکە لۆی لا بەخۆت هەی هاوار وەڵی دەنگەی خۆشیە ئەو دەوەرە لەناو مزگەفتی خۆشمان دەرمانکەن و لێ نەگەڕێ نوێژەکەش بێت هەر مندارە وشکەی هەست بۆ بانگدا دوای قسەتان پێ برێم ئەوەی ڕازیە بۆ مزگەفتەی سەرچاو ناڕازی هەر سەرچاو هەر دەور و بەرمان مزگەفتە لۆ خۆتان دەتان بچنە نوێژەکانتان بکەن ئەمە مزگەفتی خۆمانە بانگ بەس لۆ خۆمانە لۆ کەسکەنیە بەنعلەت بی شەیتان بانگەکەشتان تاخیر کرد الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمد رسول الله ڕەحمە لە بابت دەلێگەڕێ با ئەو گەنجە ئەو مندارانە بانگدەن ئەو بانگە خۆشە وەڵڵاه درم چوو بە لای مەکە و مەدینەی ئەو مندارە دەزانیت سەوتە چێ و بانگش دەدا یعنی ئەنگۆ ڕاستیتان لۆ بە دەردەکەوی لۆ پێلێنانن کاکە مزگەفت ماری تووە مهم خوای گەورەش بەشەر و عەبدەکان و جیران و دۆست هەموو عالەم لەگە سەوتی خۆشە کاکە یعنی خەتای تو نییە بەس خەتای وەزارەتی ئاوقافە حەقی وایە ئەوانەی بانگەدەن کاکە ڕجاتان لێ دەکەم با سەوتیان خۆش بی